ئەمڕۆ ئێمە بە بۆنەی ڕۆژی جیهانی ژینگەەوە پێشانگایەکمان ئەنجامداوە پێشانگاکە لەژێر چوارچێوەی پرۆژەی باکوردستان سەوز بکەین و لەژێر ناونیشانی ژینگەمان جوانە با بە نایلۆن پیسینەکەین بۆ ڕۆژی جیهانی ژینگە و ئامانجمان لەوەیە کە خەڵک هاان بدەین چیتر ژینگە پیس نەکەن لە جیاتی علاگەی نایلۆن ئەم تورەکانە بەکاربهێنن کە دۆستی ژینگەیە بەڵێ ئامانجمانەوەیە کە بەکارهێنانی تورەکەی خام بکرێتە کللتور لە هەموو دەستگا و شوێنە گشتیەکان و خەڵکانی ئاسایی بتوانن بەکاری بهێنن و یەکەم ئامانجمان پاراستنی ژینگەیە دووهەمیش بکرێتە کللتور کە خەڵک بەکاری بهێنێت و چیتر کۆمپانیاکان و شوێنە گشتیەکان و دوکانەکان و مارکێتەکان بتوانن لۆگۆی خۆیان لەسەر ئەم تورەکانەدا بنێن کە بۆ ماوەیەکی زیاتر ئەمێنێتەوە و ژینگەش پاکە بێتەوە لە علاگەی نایلۆن.